بەناوی خۆی گەورە و مێرەبان ئەمڕۆ پێشبینی قوتابیانی پۆلی 12 و 12 وەردەگرین و دەچینە لای مامۆستا بەڕێزەکان سەبارەت بە یاری کۆتایی پۆلی 12 دەچینە لای مامۆستا ئاسۆی بەڕێز و خۆشەویست مامۆستای بیرکاری پێشبینی بۆ پۆلی 12 و 12 یاری کۆتایی. والله ما مستعمد ان شاء الله بدل عزم لي دوازدي بي كما كيبي باتو سيبيك دەچین لای مامۆستا ئاسۆی بەڕێز و خۆشەویست مامۆستا سەلام عەلەیکم. پێشبینیت سەبارەت بە یاریەکەی بەیانی پۆلی 12 و 12 طبعا بجيري بي اي دقه من اكيد ان شاء الله دجبنا وبنالتي دەست خۆش. کاک محەممەد والله ئینشاڵڵا یاریەکی خۆش دەبی بەڕای خۆم تووشی شکست دەبین دوو بەیەکە دۆڵێن. کاک و مامی بەڕێز ئینشەڵا دەبینەوە چەند دەبێت ئینشەڵا دەبینەوە سێبێ یاریێکی خۆش بی ئینشاڵڵا. خۆشە ئینشەڵا بێگومان. یالا کاک بڕیار دەبینەوە پێنج پنالتی سەبارەت بە یاریەکەی بەیانی ئینشاڵڵا. ئایشاءالله بینەوە جارێ خۆم نادەوە پێش بڕۆمە ئینشاڵڵا دەبینەوە دوو بەیەک. کاک سەران ئینشاڵڵا بەخۆمان دەبینەوە ئینشاڵڵا دوو بەیەک یان سێ بەیەک. کاکە سوور ئینشاڵڵا یاریش خۆش دەبێت ئینشاڵڵا سێبێک دەبینەوە ئینشاڵڵا. ئینشاءالله یاریش خۆش دەبی 4-2 دەبینەوە ئینشاءالله. خۆشت بۆ بزانم یاری دەکەیت. هەری وەڵام مامۆستاکەمەش خۆش دەبی ان شاء الله ئینشاڵڵا. ئەمە دەبینەوە بەنجامەشی گەورە چەند بە چەند مەسەلەن 5-2 ئینشاڵڵا گەمەش خۆش دەبی مافتا بەڕای من سێ بە دوولوم لۆ پۆلی دوازدە. والله ئەم هەز دەکەم شعبی مەدەباتەوە خۆی مامۆستا من لەوانەیە برێم 12 بێک. ماسە سێ بە دوولۆمە کاکان وەکت دەرێت 4-2 لۆبە هەدی مەسەلەن سەبارەت بە یاریەکە دەستە نامەلاوی هەر ئاوارە دەڕۆن و یان بەرنامەکتان مامۆستا بە پلانەوە بە تەشکیلەیە خەبنەوی تەرتیبە ئینشاڵڵا یاریش خۆش دەبێت. کاک شاد ئینشاڵڵا بینەوە لۆ خۆمانە چکەنە جێمە باشتە و ئاسمە لەوان باشتە و تەشلیمە بە خۆتە بینەوە لۆ خۆمان. کاگەلەن والله مامۆستا لە تمۆحی مەدانینە بەس ئەمە دەرێم 5-2 دەبینەوە ئاسان فەرقیانەوە سەرکەوتوو. کاک هەریات کارتسۆری وەگرتە لە یاری کۆتایی یاری ناکات زانین پێشبینەکەی چییە؟ وەکو ئەوی خەدرێکی زۆرمان لێکرا بەس ئینشەڵڵا گەمەنی هایی بە چاوەڕوانکراوەکی لە ناکاوەوە دەبینەوە. چێ غەدری دەکردی مەسەلەن؟ حەکەمەکەی ساحێ حەکەمەکەی ساحەیە من بوو. ئەوە بوو غەدر من نەکردی. ئەخر بە دوو مامۆستای خەدرتان لێکردم. دەست خۆش. کاک محەممەد بەخێر مامۆستا ڕای پێشبین لۆگەمەکەی سبێنێ سێبەیەک دەبینەوە ئینشاءالله ئەمە ئاسمان باشترە ئەوان سنینە. لا مامۆستا ئینشاڵڵا دەبنەوە پێم خۆشە بن پۆلی مامۆستا بۆنی گوتنە 12 بینە 12 بینە مامۆستا خۆ سەرکەوتوو. سەلامەت مامۆستا. کاکە جان سەرەر مامۆستا سەربەر کاکە مامۆستا سەربەر سیقەم بە خۆمان ئینشاڵڵا 4 بەیەک دەبینەوە چار بێت ئینشاڵڵا پشتیوانی خوا. ئینشاڵڵا. کاک ڕێن کەیت بەشداری هیچ ساڵاتێکی ناکات بەس دەمانێت پێشبینەکەی لێوە ئەو مشاهدەمە مشاهدە تەماشایان دەکەم بۆچی کاپنەکەمان ئینشەڵڵا خۆمان سێ ئەوان دوو ئینشاڵڵا سێبێک دەدۆڕێ دۆڕان نابێنەوە کارەکەی چییە؟ بۆ پێیگەمەکەیت کە فرۆشرا بوو گەمەش دەفرۆشێ چێ کڕیدیەوە؟ نازەم. دەچینە لای قوتابی خۆشەویست کاک بەرهەم سەبارەت بە یاری کۆتایی بەیانی پۆلی 12 و 12 پێشبینی تو چییە؟ مامۆستا بۆ پێی ئێمە بەرامبەر 12 دۆڕین یاریەکەی ئەوانم بینیوە ینی 12 تی پێکی باشە بەڕای من 12 دەباتەوە بە ئەنجامی سێ بێک دەست خۆش لە خزمەتە. دەچینە لای کاک ڕەوشتی خۆشەویست یەکێک لە یارزان هەرە باشەکانی پۆلی دا سەبارەت بە یاری کۆتایی بەیانی پۆلی 12 و 12 پێشبینی تو چییە؟ ئینشاڵڵا سێبەیەک 12 دەباتەوە ڕزوانی براشمان گۆڵش دەکات. دەست خۆش کاومەر باشترین یاریزانی هەموو دەیەکانە بزانین پێشبینی چییە سەبارەت بە یاریەکەی بەیانی؟ ئینشاءالله دوازەی بە پشتوانی خوای گەورە دەباتەوە 2 بە 1 یان 2 بە 0 ڕزوانی براشمان گۆڵش دەکاتن. دەست خۆش جان سەلام. وەڵا پێشبینی وە 12 دەباتەوە لەبەرەوەی 12 گەمەیان بین یعنی دیتە زۆر جوان گەمەیان دەکرد ئینشاڵڵا دەشبنەوە سێبەیەک دەیبنەوە. دەست خۆش. سا 12 بی ئەمە لە بەرامبەری دۆڕان گەمەیان باش بوو حەزم لێ 12 بی بکەن.
انشاءالله 12 ای دەباتەوە مامۆستا 12 ای ئینشاءالله 12 ئەی دێبنەوە ئینشاءالله 12 بی دەباتەوە ڵاستس دووبێ 12 بی 3 مامۆستا ئینشاءالله 12 بی بە دوو بەیەکی باتەوە هیوادارم 12 باتەوە 3 بە 2 بتکە معکەم ناوەست ئەیمەنیم کە ئەوە دینگەی مزگەفتی 12 ای چەند بە چەند هیوادارم 12 ای 3 بە 2 یان 4 بە 2 ئینشاءالله 12 بی 3 بە 2 12 بی 2 بە 0 12 ئەی 1 بە 0 مامۆستا 12 بی 2 بە 1 12 بی 3 بە 2 12 بی 4 و 2 ئەوە جمهوری 12 بینم هەمووتان 12 ئەی 4 بە 1 12 بی 2 بە 0 2 بە 1 و 12 بی 12 بی پێم خۆش 12 باتەوە 2 بە 1 5 2 مامۆستا ئینشاءالله 12 بی دەباتەوە 3 بە 2 سەبارەت بە یاری کۆتایی بەیانی پۆلی 12 ای و 12 بی چێ دەیباتەوە پێشبینی چییە؟ قەنەعەتم 12 بی دەباتەوە ئینشاءالله چێ گۆڵ دەکات؟ مادەم مستەفای تێدایە تەواو مستەفا گۆڵ دەکات ئینشاءالله دەست خۆش مامۆستا ئەحمەد 12 ای 12 چەند بە چەند دەبات؟ 3 بە 2 باوەکو کلاسیکۆی دەست خۆش بیت سپاس دەستان خۆش بیت زۆر سپاس بسملای مامۆستا سەرکەوتی بەڕێز ئەم کاتە داش مامۆستا سەرکەوتی بەڕێز پێشبینی خۆت بۆ یاری کۆتایی 12 بی و 12 ای وڵی هەر چەندەکە ئەو ماوەی پۆلی 12کان یاریەکانم زۆر نبینیون لەوانەیە گریمانەیەشی بکەم کە کاکڕزمان گۆڵەشی دەکات بەس لەوانەیە نەتوانم پێشبینی یاریەکەی کەم پێم وایە دەگاتە لێدانی سزا من واز دەکەم کاک مستەفا دیفاعشی چاک دەکات لە سەرخەت لە ناو یاریگا زۆر باشە بەهی باش سەرکەوتن دەچمەلای مامۆستای بەڕێز مامۆستا بەختیار مامۆستای یوانەی کوردی زان پێشبینی سەبارەت بە یاریەکەی بەیانی چییە؟ سەلام عەلەیکوم باشی مامۆستا بەختیار پێشبینیت بە یاری بەیانی پۆلی 12 ای و 12 بی 12 ای وڵای وا لە 12 ئەینە دەبیبرین ئینشاءالله ئەوانە دەبنەوە بەڵام هیوای سەرکەوتن لە هەردوو پۆلی دەخوازین هەردوو لای ئینشاءالله سەرکەوتو دەبن چەند بەچەند دەباتەوە پێشبینیەکەت؟ بە پێشبینی من 4 بە 1 12 ای دەیباتەوە دەست خۆش سەرکەوتی دەچمەلای کاپتن فەریق شکار بزانم چی هەیە سەبارەت بە یاریەکەی بەیانی بەتڵ بە خۆمانین 3 بە 1 ئینشاءالله ئینشاءالله سەرکەوتی جۆستانی بەڕێز مامۆستایان و قوتابیان یازیز لە ئاستە جیاوازەکانی قوتابخانەکانی کلێڤەر هەموو لایەکتان بەبێت جیاوازی بەخێر بێن بۆ مەڕاستیمی یاری کۆتایی خولی تۆبی پێی ئامادەی کلێڤەری ناحوکمی لێرە لە یەکێک لە یاریگا بچووکراوەکانی گەڕەکی فەرمانبەرانی شاری هەولێری پایتەختی کوردستان خۆشحاڵ و بەختەوەر و شەرەفمەندە ئەمڕۆ بەندە لەم کۆڕبەندە لە خزمەت ئەو هەموو گەنجولا و بەرەمەندە لێرین بۆ مەڕاستیمی یاری کۆتایی ئەم پاڵەوانێتیە ساتیات نەژوورەوەی یاریزانانی هەردوو پۆلی 12 ای و 12 بی بۆ نەو یاریگا بۆ دەستپێکی یاری کۆتایی پاڵەوانێتیەکە لەگەڵ فیکەی ناوبژوان مامۆستا ئومێد پێکی یەکێ گرت و پڕ لە بڕ
دەستان کرده قەسە نمونەی ڕۆشت و ڕێز لە یاریگای سوزدا و هەگەستەرە گەشن ڕۆشن لە هاویندا کولێڤغار کولێڤغار ناوی پێروزێ هێزی لەویمان دلێکمان دەکەوێتە یەک بەهومێ دۆهیوە گۆڵان دەهەژێنین قەتماکەوین بۆ خەوتن سەرکەوتن دەخوێنین بۆ بۆرەدنەوە هیجۆ مەحمەویان دڵخۆشن دەگینجەی هەک لەسەر بۆرەتر لە خێش دەڵێنین بەدەنگی باڵندە کلێڤەر هەمیشە لەسەر قۆناغەکە کولێڤغار کولێڤغار ناوی پێروزێ هێزی لەویمان دلێکمان دەکەوێتە یەک بەهومێ دۆهیوە گۆڵان دەهەژێنین قەتماکەوین بۆ خەوتن سەرکەوتن دەخوێنین جارێکتر بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان خۆشەویستان و وەرزشدۆستانی بەڕێز مامۆستایانی عەزیز قوتابیانی خۆشەویستی قوتابخانەکانی کلێڤەر و بە تایبەت ئامادەیی کلێڤەری ناحکومی لە یاریگایەک لە یاریگا بچووکراوەکانی فەرمانبەرانی شاری هەولێر بە شێوەیەکی مەیدانی ئێوارەی یاری کۆتایی پاڵەوانێتیەکەیان بەیانی یاری کۆتایی پاڵەوانێتیەکە خولی تۆپی پێی ئامادەی کلێڤەری ناحکومی لەگەڵ دەنگی براتان هەرێم قەرەناوی بەڕێوە دەچێت 12 بەرامبەر بە 12 فیکەی فەرمینا و بژوان یاریەکە مامۆستا ومێت یاری کۆتاییەم پاڵەوانێتە لە نێوان دوو پۆلی پاڵەوان بەڕێوە دەچێ و تیپی زەرد و تیپی شین هەردوو لە ئێوارەی ئەمڕۆ بۆ پەڕی حەماسەت و ڕۆحەت و گڕوتینەوە بە بەرگی زەرد و بە بەرگی شینەوە هاتوون بۆ مێژوو نووسینەوە هاتوون ببنە پاڵەوانی پاڵەوانێتەکە و ئێوارەی ئەمڕۆ لە نێو ئەم یاریگا جاڕی سەرکەوتن لێ بدەن و پاڵەوانانە بۆ یەکەم جار لە مێژویان لەسەر ئاسی قوتابخانەکە ببنە پاڵەوانی خولی تۆپی پێی ئامادەی کلێڤەری ناحکومی و پاڵەوانێتیا بە سەرپەرشتی کارژێڕی قوتابخانەی کلێڤەر کرایەوە سپاس بۆ بەڕێزان مامۆستا ڕێبوار شێخانی سەرپەرشتیاری قوتابخانەکانی کلێڤەر بەڕێز مامۆستا فەیسەڵ داهیر یاریدەدەری ئامادەی کلێڤەری ناحکومی بەڕێز مامۆستا هیواد جەعفەر بەڕێوەبەری بنەڕەتی کلێڤەر بەڕێز مامۆستا ڕەفعەت زاهیر یاریدەدەر لە بنەڕەتی کلێڤەر بەڕێز مامۆستا شێرزاد محەممەد بەڕێوەبەری ئامادەی کلێڤەر و سپاس بۆ مامۆستا ومێتی ناوبشوانی یاری کۆتایی پاڵەوانێتیەکە دەڕۆینە لای پێکاتەی فەرمی پۆلەکان پێکاتەی 12 ئەیکە بە بەرگیشینەوە بۆ یاری ئێواری ئەمڕۆ لە یاریگاکە بەڕۆحێتەوە ئامادەن هەریەک لە گۆڵپارێز محەممەد نووری بەرگریکارەکان ژمارە 5 یاریزان بەیار شوان ژمارە 4 یاریزان سەرهەنگ عەبدوڕەحمان لە ناوەڕاستی یاریگا 11 لێهاد مەسعود ژمارە 10 یاریزان بەڵێن یاسین ئەمما لە پێشەوە یاریگا پێشەوەی هێڵی پێشەوە ڕابەری ڕێگای گۆڵ یاریزانی ژمارە 9 گۆڵکار یاریزان کاپتن شکار سەروان ئەمە ناوی تەواوی یاریزانەکانی 12 بۆ یاری کۆتایی پاڵەوانێتیەکە لە بەرامبەردا پێکاتەی فەرمی 12 پێکاتەی فەرمی شێرە کوڕەکانی 12 بۆ یاری ئێوارێ ئەمڕۆ هەریەک لە گۆڵپارێز محەممەد ستار بەرگریکارەکان هەریەک لە ئەلەند ئەرسەلان شاهێز سەروان لە وەسەط یاریگا سەروەر محەممەد لە پێشەوە یاریگا هەریەک لە عەبدولباری زانە لەگەڵ یاریزان ڕەزوان هێرشی کاپتن و سەرکردە و گۆڵکاری 12 ئەمە ناوی تەواوی یاریزانانی پێکاتی سەرەکی و سەرەتایە بۆ یاری کۆتایی پاڵەوانێتیەکە کلێڤەر یەکێک لە ناوەتیارەکان یەکێک لە ناوە گەورەکان یەکێک لە ناوە بارزەکان لە سەراسی تەواوی قوتابخانەکانی هەولێری پایتەختی کوردستان و تەواوی کوردستان و تەواوی عێراق کە ساڵانە نمرەی بەرز و دەرەجەی بەرز بەدەستدێ و سەری کلێڤەر بەرزتر و بەرزتر دەبێ هەڵبەتە بۆ ئەمساڵ مامۆستایانی کلێڤەر چاوەڕێەوە دەکەن کە لە ئامادەیەکەیان دیسانەوە لە سەراسی قوتابخانە ناحکومیەکان کلێڤەر یەکەم بێ ڕەقەم بێ بە بەدەستێنانی دەرەجەی بەرز و بە بەدەستێنانی نمرەی مێژوویی بە بەدەستێنانی تووب و هەندەسە و ئابێگومان بە بەدەستێنانی مەکانەتی بەرز سەری کلێڤەر بەرزتر و بەرزتر بێ کلێڤەر یەکێک لە ناوەتیارەکان خاوەن مامۆستای پێشەنگ و خاوەن ستافێک لە بێگومان سەرپەرشتیارانی کارامە و کارساز و کارشاز بۆ ئەم ساڵیش دوای سەرکەوتنەکەیان کە لە ساڵانی ڕابردوودا بەدەستێننا ئامادەیی کلێڤەر ئەسا بە کردنەوەی خولی تۆپی پێ بە بەشداری 6 پۆل کە لە کۆتاییدا 12 و 12 شۆڕ لەسەر نازناوەکە دەکەن لە چواردەوە شاهێز سەروان لە ناوەڕاستی یاریگا تۆپ دەڕواتەوە لای یاریزان شاهێز بۆ کوێ هاتەوە ژێر کۆنتڕۆڵی یاریزان بەڵێن تۆپێک لە یاریزان بەڵێنەوە بەرەو گۆڵپارێز محەممەد سەتار یەکەم تۆپی یاریزان بەڵێن یاسین هاتەوە لای یاریزان سەروار ئافەرم بۆ یاریزان سەروار ئەڵڵا لە سەروار لە ناوەڕاستی یاریگا شکار گۆڕین تۆ باڕاستەی یاریزان لێهاتی لێهاتوو یاڵە لێهاتات بەرەو بەڵێن ناوەڕاستی یاریگا ئەڵڵا لەو پاسە قاسە ئافەرم بۆ بەڵێن لێهات تۆپێک بەڵام بۆ دەرەوە یاریگاکە و دەبێتە ماڵی گۆڵ
بۆ یاریزانەکانی دوازدەی بی دوازدەی بی ئەو پۆلە پاڵەوانەی کە لەم پاڵەوەنێتە دوو یاریان ئەنجامدا یاریەکەم بەرامبەر بە دەیەکان بە ئەنجامی 4 گۆڵی پێ وەڵام سەرکەوتنیان بەدەستێنا کە 2 گۆڵ ڕەزوان تۆماری کرد گۆڵی کەڵمەت و گۆڵێک یاریزان هەریار ناو بشوان یاریەکە دەڵێ فاوڵ مامۆستا ئومێدی ناو بشوان ئاماژە بە لێدانی فاوڵ دەکات دووەم یاری دوازدەی بیش هەر بەرامبەر بە دەیەکان بوو 3-3 یەکسان بوون کە دیسانەوە ڕەزوان و هەریاد عیسا و عەبدولباری زانا گۆڵیان کرد بە لێدانەکان یەکلاکرا و گەیشتنی کۆتایی ئەمما دوازدەی لەم پاڵەوانێتیە بەرامبەر بە یاسەکان یاریان کرد و لە دوای ئەوەی کە 2-2 لەگەڵ پۆلی یاستە بەرامبەر بوون بە لێدانی یەکلاکرا و گەیشتنی کۆتایی فاوڵ بۆ دوازدەی بی لێدانێک هەوڵێک لە یاریزانی ژمارە 14 شاهێزەوە لە ناوەڕاستی یاریگا یاریزان سەرور عەبدولباری الله لعەبدولباری عەبدولباری دەرفەتی گۆڵی یەکەمی یاری لە وەسەڵی یاریگاوە تۆپ لای شاهێز بەرەو ڕەزوان تۆپێک بەڵام بۆ دەرەوەی گۆڕەپانەکە و دەبێتە هەڵدانی لە بەرشەوەندی هاوڕەکانی ئەلەن با ڕاستە یاریزان سەرور لە وەسەڵەوە لە سەنتەرەوە لەو بەرەوە لەو سەرەوە لە یاریزانی خەتەرەوە تۆپێک دەرفەتێک دەرچەیەک ڕێگەیەک ڕەزوان هێرش بەر ڕەزوان هێرشی گۆڵکار دەرفەتی گۆڵی یەکەمی بۆ دەڕەخسێ و بەڵام گۆڵ پارێز دەبێتە ڕێگر یاریی جوان یاریی کراوە لە تەڕەفی هەردوو لاوە ئافرن بۆ دوازدەی ئافرن بۆ دوازدەی بی کە دیسان دێڵێمەوە ئێواری ئەمڕۆ هەردوو لە بەبەرگی زەردوشینەوە بەو پەڕی ڕۆحێت و حەماسەت و گڕوتینەوە هاتوون بۆ مێژوو نووسینەوە هاتوون پاڵەوانەنا چاڕی سەرکەوتن لێدەن و ئێوارێ ئەمڕۆ ببنە پاڵەوانی ئامادەی کلێڤەری نەحکومی تۆپێکی بەهێز لە شاهێز بەرامبەر گۆڵپارێز بەڵام تۆپەکەی چوە سەرەوە تۆپەکەی چوە دەرەوە دەڕواتە دەرەوەی گۆڵی محەممەد نووری لێهات لەم باڵەوە تۆپ دێتەوە لای یاریزان عەبدولباری ئێستا یاریزانی ژمارە 7 سەرور محەممەد سەرور بەرەو باڵی ڕاستی یاریگا دیسان یاریزانی ژمارە 9 ڕەزوان هێرش و هێرشێک بەڵام بۆ دەرەوەی یاریگاکە و دەبێتە ماڵی گۆڵ بۆ دوازدەی بەرامبەر دوازدەی بی سەرڕای پێکاتی سەرەکی و کۆمەڵی یاریزانی سەرور بەرامبەر خانێک سەرور لێدانێک لە سەروەرەوە بەڵام دەڕواتە دەرەوە ناو بشوان دەڵە یاریکە تۆپ لە یاریگا ماوە و یاریگاکەی جێنێشتۆ دیسانەوە سپاس بۆ هەوڵ و ماندووبوونی هەریەک لە بەڕێزان مامۆستا ڕێبوار شێخانی سەرپەرشتیاری قوتابخانەکانی کلێڤەر بەڕێز مامۆستا فەیساڵ ظاهری یاریدەدەری ئامادەی کلێڤەری ناحکومی بەڕێز مامۆستا هیواد جەعفەر بەڕێوبەری بنەڕەتی کلێڤەر و بەڕێز مامۆستا ڕەفعەت زاهیر یاریدەدەری بنەڕەتی کلێڤەر بەڕێز مامۆستا شێرزاد محەممەد بەڕێوبەری ئامادەی کلێڤەری ناحکومی وەسپاس بۆ بەڕێز مامۆستا و بێن ناو بشوان یاری کۆتایی جەنابی مامۆستا ئاسۆ بە تەواوی و مامۆستا پێشەنگ و نمونەیانەی کە لە ئامادەی کلێڤەری ناحکومی وانە دەڵێنەوە یان لە قوتابخانەکانی تر کە بێگومان کلێڤەر 4 قوتابخانەی هەیە و لە سەراستی ڕەوزە و بنەڕەتی و ئامادەیی فاوڵ بۆ یاریزانەکانی تیپی دوازدەی بی مامۆستا و بێت دەڵێ فاوڵ شین و زەرد گۆڵی یەکەمی یاری کۆتایی بۆ چێ دەبێ کام یاریزان و کام پاڵەوان و کام پیا و بە تۆڕی گۆڵ دەڵێ سڵاو کام تیم دەبێتە خاوەن ناسنا و هەردوو لاو هەردوو پۆڵ دەگەڕێن لە گۆڵ کاتی گۆڕانکاریە یاریزان بەڵێن دەڕواتە دەرەوەی یاریگا لە شوێنی بەڵێن ڕەوەند دێتە ناو یاریگاوە ڕەوەندەرکان یاریزانی ژمارە 8 دێتە ناو یاریگا یاریزانانی تری یەدەک لە دوازدەی هەریەک لە ژەنیار بژار مەتین محێدین و مەهیار فاخر عەبدولباری بەرامبەر گۆڵ ڕەزوان دەرفەت بۆ گۆڵ بەڵام دەخێر جارێک کرد بۆ دەرەوەی یاریگا لە بەرامبەردا پێکاتەی یەدەگی دوازدەی بی هەریەک لە هەڵمەت عارەب شاد حاجی مستەفا تاڕق بیلال بەدرخان لەوەنزانە ئەمە ناوی یاریزانانی پێکاتەی یەدەگی دوازدەی بیە بۆ یاری کۆتایی پاڵەوانی کاوانش کۆمەڵە یاریزانی لاوی پاڵەوان لەسەر هێڵەکە ئامادەن بۆی کە لە کاتی پێویستە گۆڕانکاریان پێکرێ ژمارە 5 ئەلەند نەرسەلان ئەلەند تۆپێک ئەلەند ڕۆیشتنێک ئەلەند دەرچوونێک بەڵام ئاسان دەگەڕێتەوە لای محەممەد نووری گۆڵپارێز شکار سەروان لە شکارەوە لە یاریزانی گۆڵکارەوە شکار بەرامبەر شایز تۆپ لای یاریزان ڕەوەندە لای یاریزانی بارەمەندە لێهات لە ڕاستی یاریگاکەوە تۆپەکە دوورە دەڕواتە دەرەوەی یاریگاکە و دەبێت هەڵدانی لە پاڵ خوێندنێکی جدی لە پاڵ خوێندنێکی شانە لە پاڵ خوێندن و دەرس و وانەوتنەوە و ئیمتیحانات و جدیاتی قوتابخانەکانی کلێڤەر و ئامادەی کلێڤەری ناحکومی بە تایبەت ئێوارەی ئەمڕۆ
وەکو هەناسەیەکی جیاواز وەکو دەرگایەکی جیاواز وەکو ڕەخساندنی کەشێکی جیاوازی دوور لە جدیاتی و قوتابخانە و جدیاتی خوێندن و کویز و امتحانات و کیمیا و فیزیا و حیا و بیرکاری و کوردی و عەرەبی و چی لە کەشە جیاواز و تایبەتەکەی وەرزشدا لە کەشە دڵڕفێن و ڕۆح ڕفێنەکەی تۆبی پێدا ئێوارە ئەمڕۆ دەرگای پۆلەکانمان کردوتەوە و هاتوینەتە دەرێ و دەرگای یاریگاکەی کلێڤەرمان بەرەو ڕوومان واڵا کردووە لێرەین بۆ گواستەوەی یاری کۆتایی ئەم پاڵەوانێتیا لە کەشێکی ساردی زستانی ئەفسوناویدا لەگەڵ دەنگی قەرەناویدا ئێوارە ئەمڕۆ ئەیوبی لێرن بۆ ئەوەی کە ببنە پاڵەوانێتەکە هەوڵێکی تر بەڵام هەرەس دێنێ بزاری چێ مژدەی گۆڵ دێنێ هەوری تۆپەکان بەردەوام لەسەر ئاسمانی گۆڵ بێگومان دەگرمێنێ بەڵام چێ بارانی گۆڵ دێنێ تۆپێک لای یاریزانەکانی دۆزدەیەی هەوڵێک لێ هاتات بەڵام یاریزانی ژمارە 5 ئافەرم بۆ یاریزان ئەلەن ماڵتینی ئەلەن ئەرسەلان یاریزانی ژمارە 5 لە هێڵی بەرگری دوازدەی بی لە ڕاستی یاریگاوە تۆپێک لە ماڵتینیەوە ئەندریا پێرلۆ دەڵێ لە تۆپی پێدا یاریزانی باشن لەسەر و باشەکانەوە زۆر باشن لەسەر و زۆر باشەکانەوە ئەستێرەکانن لەسەر و ئەستێرەکانەوە ئەفسانەکانن لەسەر و ئەفسانەکانەوە ماڵتینی هەیە یاریزانی ژمارە 5 دوازدەی بی ئەلەن دەرسەلان کە سەرسامە بە ماڵتینی پێرلۆ بەو جۆرە وەسفی ماڵتینی دەکا کە دەڵێ لەسەر و ئەستێرە ئەفسانە لەسەر و ئەفسانەوە ماڵتینی هەیە لە ناوەڕاستی یاریگا تۆپ لای ڕەزوان هەرکی ژمارە 9 تۆ بەرەو سەروەر عەبدولباری دەرفەت بۆ گۆڵ هاتۆ لای یاریزانی بەتوانای یاریزان مەهیار فاخر تۆپەکە دەڕواتە دەرەوەی گۆڕەپانەکە دەبێت هەڵدانی لا بۆ یاریزانەکانی تیپی تۆپی پێی دوازدەی سان و سپاس بۆ سەرجەم مامۆستایان لە قوتابخانەکانی کلێڤەر و بە تایبەتی لە ئامادەی کلێڤەری نەحکومی کە هاوکار و هەماهەنگ بوون لەگەڵکردنەوەی ئەم پاڵەوانێتیە دەستخۆش بۆ مامۆستایانی بەڕێز دەستخۆش بۆ جەناوی سەرپەرشتیار بۆ بەڕێوبەر بۆ یاریدەدرە بەڕێزەکان بۆ هەموو مامۆستانی بەڕێز و خەمخۆر و دڵسۆز لە کلێڤەر کە بەهۆی بوونی ئەو مامۆستا بەڕێز و پێشەنگانەوە کلێڤەر بەرزتر دەڕوانێ ساڵانە بە بەدەستێنانی نمرەی بەرز کە بێگومانەوە کام و ئەنجامی هەوڵ و ماندووبوور و خەمخۆری و خزمەتی بەردەوامی مامۆستایانە لەگەڵ قوتابیانی بەڕێز کلێڤەر زیاتر و زۆرتر بەرەو لووتکە و هەمیشە لووتکە ئامانجی کلێڤەرە لە چەپ یاریگا تۆپ لای یاریزان مەهیار فاخرە گەڕانەوەی تۆ باڕاستەی بەیار محەممەد نووری گۆڵپارێز تۆ باڕاستەی یاریزان شکار سەروان شەن یار تۆپێک شکار هەوڵێک لە ڕاستی یاریگاوە شکار بۆ شکانی بێ لەو تۆپێک لە شکارەوە لە یاریزانی گۆڵکارەوە بەڵام شکار شانس یاوەری نابێ و ڕایەڵەی گۆڵەکە دەبێتە یاریزانی ژمارە 7 دیسانەوە تۆپێک بە لەو تۆپە نایابە تۆپێکی تری ترسناک بەرەو تۆڕ و بەرەو شیبەت لە دوازدەی ئەیشینەوە تۆپێکی تر لە شینەوە بەو پەڕی گڕوتینەوە بەڵام بۆ دەرەوەی یاریگاکە و ماڵی گۆڵ دوازدەی بی کەمارۆ دراوە و هەوڵ و هێرش و هەڕەشەکانی دوازدەی ئەی باڕاستەی تۆڕی گۆڵی دوازدەی بی یەک جار مەترسیدارن یەک جار گڕدارن لە محەممەد نووریەوە بەرەو یاریزان ئەلەند ڕۆزوان تۆپێک لە ڕاستی یاریگاکەەوە جارێکتر دەگرێتەوە لای گۆڵپارێز محەممەد نووری ئەو گۆڵپارێزەی کە لەم پاڵەوەنێتی تا ئێستا 2 گۆڵی لەسەر تۆمار کراوە لە بەرامبەردا گۆڵپارێزی دوازدەی بی لەم پاڵەوەنێتیە 3 گۆڵی لەسەر تۆمار کراوە ناو بشوان فیکەی فاوڵ لێدەدا دەڵێ لە دەرەوەی ناوچەی ساتۆبەکە بەردەست کەوتووە سپاسێکی تایبەت بۆ هەموو بەڕێزانەی کە لەم پاڵەوەنێتیە ماندوون سپاس بۆ کاکا بەندیلی فۆتۆگرافەر و کامێرەمان هەموو بەڕێزانەی ترکە ئەمڕۆ لە یاریگاکەی ئامادەی کلێڤەری ناحکومین کاک مەسەروە تەواوی و بەڕێزانەی کەمڕۆ بە فۆتۆگراف وەک فۆتۆگرافەر وەکو ڤیدۆگرافەر وەکو ڕێخستی دەنگ و سەماع و میکسەر لێرن دەستی هەمووتان خۆش بێ بەبێت جیاوازی تۆ باڕاستەی خانەی گۆڵ دیسانەوە هەوڵێک دەڕواتە دەرەوەی یاریگاکە و دەبێتە ماڵی گۆڵ دیسان دێڵێمەوە کلێڤەر یەکێک لە باشترین و بەناوبانگترین ئامادەییەکان لە سەراستی تەواوی هەولێری پایتەختی کوردستان لە سەراستی تەواوی کوردستان و عێراق بە بوونی ستافێکی کارامە و کارساز و نایاب و ناوازە و پرۆفیژناڵە مامۆستانی پایەبەرز و مامۆستانی بەناوبانگ لە سەراستی شارەکە کلێڤەر ساڵانە بە بەدەستێنانی نمرەی بەرزی قوتابیەکانی پێگومان زیاتر و زۆرتر ساڵانە قوتابیانی شارەکە ڕوو لە کلێڤەر دەکەن تۆ باڕاستەی خانەی گۆڵ هەوڵێک بۆ دەرەوەی یاریگاکە و دەبێتە ماڵی گۆڵ 0 بەرامبەر 0 ناونیشانی یاری کۆتایی پاڵەوانێتیەکەیە 2 پۆلی پاڵەوان لە یاری کۆتایی و تا ئێستا ئەنجام بێ گۆڵە
هاوڕەکانی شکار لە ناوەڕاستی یاریگاوە تۆ لای یاریسان ڕەوەندە ڕەوەند بەرەو بەیار بەیار بەرەو ژەنیار ژەنیار بەیار تۆ بەرەو شکار ژیار شایست تۆپێک یاریسانی ژمارە چوارتە تۆ باڕاستە یاریسان عەبدولباری تۆپێک پاسێک بەرەو ڕەزوان هێرش ڕەزوان بەرەو سەروەر پاسێکی نێوان هەوڵێک بۆ یاریزانەکانی دوازدەی بی بەڵام تۆپەکە دیسانەوە بەڕواتە دەرەوەی یاریگاکە و دەبێتە ماڵی گۆڵ یان یاری بەردەوامە بەڕێزان لە دوازدەی بیەوە هاتەوە لای یاریزان و کاپتن شکار بە تۆپەوە دەجوڵێتەوە یاریزانێکی هاوڕێی دەدۆزێتەوە بەرەو یاریزان ڕەوەند و ڕەوەند دەگرێتەوە لای گۆڵپارێزی تیپەکە محەممەد نووری عەبدولباری تۆپی پێ و بە تۆپەوە بەرەو گۆڵ دەڕوە گۆڵ یەکەم بۆ عەبدولباری ئەڵڵا لە عەبدولباری خاوەن گۆڵی یەکەمی یاری عەبدولباری گۆڵێک لە گۆشەیەکی دوورەوە ئافرن بۆ یاریزانی بەتوانا و زیرەک و زیندوزانە یاریزانی بەتوانا یاریزان عەبدولباری گۆڵی یەکەم بۆ عەبدولباری زانە سەرفراز گۆڵێکی ممتاز وسبحانە ڕەبی الأعلى گۆڵی یەکەم تۆمار دەکا و سوپاسی خوا دەکا ئافرن بۆ یاریزانی بەتوانا و پۆڵاین و پاڵەوان و گۆڵکار عەبدولباری گۆڵپارێز دەگۆڕێ مامۆستا ئومێدی ناوبژیوانی یاریەکەش دەڵێ گۆڵپارێز دەبێ بمێنێتەوە مامۆستا ئومێد دەڵێ گۆڵپارێزەکە لە نێو گۆڵەکەیدا بمێنێتەوە بەرحاڵ گۆڕانکاریەکە دوا دەکەوێت بۆ گێمی دووەمیان چۆن دواتر یاریزانەکان بڕیار دەدەن ژەنیار بە تۆپۆ دیسانەوە لە سنتەری یاریگا و لە ناوەڕاستەوە تۆپ دەکەوێتەوە چوڵە ڕەوەند بۆ پێش باڕاستی یاریزانی ژمارە 13 ڕەزوان ئێستا هەوڵێک بەرەو عەبدولباری خاوەن کۆڵ خاوەن ڕۆڵ لە سەرهەنگەوە سەرهەنگ بەرەو لێهات سەرهەنگ بەرەو لێهات سەرهەنگ عەبدوڕەحمان بەرەو یاریزان لێهات مەسعود تۆپێک بەڵام بەرزە و دەڕواتەوە سەرەوەی ڕایەڵەی گۆڵەکە و ماڵی کۆڵ بۆ پۆلی خاوەن کۆڵ دوازدەی بی هەوڵێک بەڵام بۆ دەرەوەی یاریگاکە و دەبێتە ماڵی کۆڵ بە پێی ڕیزبەندی پیتەکانی ئینگلیزی ئەی لە پێش بیە ئەمڕۆ بی کەوتە پێش ئەوە ئەمڕۆ سەرەتا بی توانی گۆڵی یەکەم تۆمارکا و یاریزان عەبدولباری توانی گۆمی بێگۆڵی بشڵۆخێنێ عەبدولباری زان ناتوانی گرەوی گۆڵ بباتەوە گرەی گۆڵ بکاتەوە و گۆمی بێگۆڵی بشڵۆخێنێ و گۆڵی یەکەم بخاتە تۆڕی گۆڵی ئەوە ڕاست یاریگا سەروەر با ڕاستەی تۆڕی گۆڵی محەممەد نووری بەڵام محەممەد نووری پاڵەوانانە تۆپەکە وەردەگرێتەوە ناوەڕاستی یاریگا تۆپ لای یاریزانەکانی تیپی تۆپی پێی دوازدەی بیە ناو بشوانی بەڕێز دەڵە یاریکە ئەم جارە فاوڵ بۆ یاریزانەکانی دوازدەی ئەی مامۆستا ئومێدی ناو بشوان کە تا ئێستا ئافرن بۆ جەنابی مامۆستا ئومێد کە زۆر بەباشی یاریەکە بەڕێوە دەبا دەستخۆش جەنابی حاکم دەستخۆش جەنابی حەکەم کە تا ئێستا لەو تۆپە نایە ئافرن بۆ یاریزان شکار سەروان شکار سەروانی سەروەری گۆڵکار گۆڵی کەڕانەوە گۆڵی وەڵامدانەوە تۆپێک لە سەرهەنگەوە لە جەنگاوەری جەنگەوە ئافرن بۆ یاریزان سەرهەنگ عەبدوڕەحمان تۆپێک لە سەرهەنگەوە تۆپێک بەرەو تۆڕ هاوشێوەی ئێمفۆڕ ترسناکتر لە هێشتۆیە زۆفۆڕ ئەڵڵا لەو تۆپە سووتێنەرە ئەڵڵا لەو تۆپە کاریگەرە گۆڵێک بەرامبەر گۆڵێک ناونیشانی یاری کۆتایی پاڵەوانێتەکەیە گۆڵێک بۆ ئەی گۆڵێک بۆ بی گۆڵێک بۆ من گۆڵێک بۆ تۆ یاری کۆتایی ئامادەی کلێڤەر ناوازەیە و تایبەتە ئافرن بۆ یاریزان سەرهەنگ عەبدوڕەحمان گۆڵپارێز محەممەد نووری یاریگاکە چۆڵەکە لە شوێنی ئەو بەڵێن یاسین دێتە ناو یاریگاوە دێتە نێو تۆڕی گۆڵەکەی بەڵێن یاسین یاریزانی ژمارە دەبوو لە یاریگا بەڵام دواتر دەبێتە گۆڵچی تۆ لای یاریزان ڕەوەزە یان ڕەوەند ببورن بەرەو یاریزان شکار سەروان یەک لە یاریزانە بەجم و جۆڵەکانی یاری کۆتایی یاریزان شکار سەروان ئەوشان لەگەڵ لێها سەرهەنگ بەیار بەڵێن و ئەلەند و شاهێز و سەروەر و ڕەزوان و عەبدولباری و یاریزانی بەتوانا لە نێو یاریگا بوونیان هەیە ڕەزوان تۆپێک با ڕاستەی یاریزان ئەلەند دەرسەلان هاتۆ لای یاریزان سەروەر لەو سەرەوە لەو بەرەوە تۆپێک بەڵام لە یاریزانی خەتەرەوە وەردەژیرێتەوە عەبدولباری تۆپ بەرەو یاریزان ڕەزوان هاتۆ لای یاریزانی ژمارە 8 یاریزان ڕەوەند ئەرکان ڕەوەند بەرەو شکاری کاپتن یاڵا کاپتن هاوڕێکانت چاوەڕێی گۆڵی چەنابتن
تۆپێک لە کاپتنەوە بەڵام بۆ دەرەوە یاریگاکە و دەبێتە ماڵی گۆڵ بەناوی ئامادەی کلێڤەری ناحکمیەوە بە خێراتنی تەواوی بەڕێزان لە ڕەوزە و لە بنەڕەتی و لە ئامادەی دەکەین مامۆستایانی ڕەوزەی کلێڤەر لێرن بەخێر بێن مامۆستایانی بنەڕەتی کلێڤەر لێرن بەخێر بێن مامۆستایانی ئامادەی کلێڤەر لێرن یاخوا بەخێر بێن بۆ خێر بێن بۆ مەڕاسیمی یاری کۆتاییەم پاڵەوانێتیا قوتابیانی ڕەوزە و قوتابیانی بنەڕەتی و قوتابیانی ئامادەیەکەمان هەموو لایەکتان بەبێت جیاوازی بەخێر بێن ئەمڕۆ لە ماڵە گەورەکەی کلێڤەر هەمومان بێکەوە لێرین لە یاری کۆتاییەم پاڵەوانێتیا دوو پۆلی پاڵەوان لە یاری کۆتاین گۆڵێک بەرامبەر گۆڵێک ناونیشانی یاریەکەیانە دەستخۆش ئەی دەستخۆش بی شاهێز گۆڕینی تۆ بەرەو ڕۆزوان بەرەوە لەن ماڵتینی ئالان تۆپێک باڕەسێنەوە یاریزان ڕۆزوان ئەرکی تۆپێک لە ڕۆزوانەوە بەرەو یاریزان شاهێز بەرامبەر گۆڵ پارێز شاهێز کەوتە کەمینەوە تۆپێک لە شینەوە هاتۆ لای یاریزانی ژمارە 4 و خاوەن کۆڵە گۆڵدنەکە خاوەن کۆڵە ئاڵتووریەکە یاریزان سەرهەنگ عەبدوڕەحمان ئالان تۆپێک جارێک تۆ دەگرێتەوە لای یاریزانان لە تیپی تۆپی پێی 12 بی یاریزانی ژمارەنەوە تۆ باڕاستی عەبدولباری تۆپی یەکەم لە عەبدولباریەوە خرایە گۆڵەوە ئەو یاریزانە بوو کە توانی سڕی پێگۆڵی هەڵوەشێنێتەوە سحری پێگۆڵی هەڵوەشێنێتەوە عەبدولباری توانی گۆڵی یەکەمی یاری کۆتایی پاڵەوانێتێکە تۆمارکە یارێکی گەرم و گوڕ لە کەشێکی ساردی ستانیدا یارێکی گەرم لە کەشێکی ساردا ئەمڕۆ گەرم و سار لێکی داوە تۆپ بە تۆڕی گۆڵدا دەتەقێتەوە گۆڵێک ئەڵدانی لا بۆ یاریزانەکانی تیپی 12 ئەی یاڵە ڕەوەند تۆپێک لە ڕەوەندەوە ڕەوەندی بەرگری کار محەممەد نووری لە ناوەڕاستی یاریگا ئەو گۆڵ پارێزەی کە هاتە وەسەڵی یاریگا و لە وەسەڵ و لە بەرگری یاری دەکا شوێنەکەی لەگەڵ بەڵێن گۆڕیەوە هاتەوە لای یاریزانی ژمارە 8 ڕەوەندەکان بەرەو بەڵێنی گۆڵ پارێز بەڵێن بەرەو محەممەد نووری محەممەد لە ناوەڕاستی یاریگاوە تۆپ لای یاریزانەکانی تیپی 12 ئەیە بەرەو یاریزان لە هات مەسعود بەڵام دوورە و بەڕواتە دەرەوە دەبێت تاڵدانی لە الله ئەکبەر کاتی بانگی پیرۆزی نیوەڕۆیە بە کاتی ئەو لێری پایتەختی کوردستان لە کۆتاییەکانی گێمی یەکەمی یاریەکە نزیک دەبینەوە یەک و یەک ناو نیشانی یاری کۆتاییە وەکو عورفێکی ئەخلاقی و ئاینی لە کاتی بانگی پیرۆزی نیوەڕۆیەمە دەنگەکە ڕادەگرین هەربەتە مای وەستان بووین بەڵام ناوژوان فیکی کۆتایی یاریەکەی لێدا تا دیدار لە گەیمی دووەمەوە شاد و سەربەرز بن دەستان خۆش بێ ئافەرم والسلام عليكم ورحمة الله وبركاته جارێک بنابی خۆی بەخشنە و میهرەبان خۆشەویستان و وەرزشدۆستانی بەڕێز مامۆستایانی عەزیز و پایە بەرز قوتابیانی خۆشەویست و بەڕێز و عەزیزی قوتابخانەکانی کلێڤەر و لە ئامادەی و لە بنەڕەتی و لە ڕەوزە لە سەراسە جیاوازەکان لە پۆلە جیاوازەکان هەموو لایەکتان ببێت جیاوازی بەخێر بێن بۆ مەڕاسیمی یاری کۆتاییەم پاڵەوانێتیا یاری کۆتایی خولی تۆپی پێی ئامادەی کلێڤەری ناحکمی لە نێوان 12 ئەی و 12 بیکە پڕە لە قوتابی زۆر زیرەک و زیندوو پڕە لە قوتابی زۆر بەتوانە کە مامۆستاکانیان چاوەڕێ هێنانی نمرەی بەرزیان لێ دەکەن لەگەڵەوەدا ئەمڕۆ دوور لە بابەتی نمرە و دوور لە بابەتی دەرس و وانەوەی امتحانات لە کەشی تۆپی پێدا ئەمڕۆ دەیانەوێ نمرەی بەرز بەدەستبێننەوە ئەمڕۆ ببنە پاڵەوانیان پاڵەوانێتیا ئەمڕۆ شەڕی ئەوان بە تۆپە پێنووسەکەیان داناوە و ئەمڕۆ شەڕی ئەوان بە تۆپە ڕکابەری ئەوان بە تۆپە گێمی یەکەمی یاریەکەمان بینی کە تیایدا گۆڵێک بەرامبەر گۆڵێک ناونیشانی یاری کۆتایی بوو گۆڵی یەکەم یاریزان عەبدولباریزانە تۆماری کرد بۆ تیپی 12 بی دواتری یاریزانی بەتوانە سەرنگ عەبدوڕەحمان وەڵامی گۆڵەکەی 12 بیدایەوە گۆڵی یەکسانی بۆ 12 ئەی تۆمار کرد دیسانەوە سپاس بۆ بەڕێز مامۆستا ئومێدی ناوبچووان یاری کۆتایی پاڵەوانێتیەکە دەڕۆینە لای پێکاتەی فەرمی تیبەکان یان ناوی تەواوی یاریزانەکان دەخوێنمەوە ناوی یاریزانەکانی 12 ئەی هەر یەک لە گۆڵپارێز بەڵێن یاسین یاریزانەکانی تر محەممەد نووری بەیار شوان سەرنگ عەبدوڕەحمان لێهاد مەسعود شکار سەروانی کاپتن مەهیار فاخیر مەتین مەحیەدین ژەنیار بژار لەگەڵ ڕەوەند ئەرکان تۆ باڕاستەی خانەی گۆڵ یاریزان عەبدولباری لە بەرامبەردا ناوی یاریزانەکانی 12 بی هەر یەک لە محەممەد سەتار ئەلەن ئەرسەلان شاهێز سەروان سەروەر محەممەد ڕەزوان هێرش عەبدولباری زەنا هەڵمەت عارەب شاد حاجی مستەفا تاڕق بیلال بەبرخان لەگەڵ لەوەند زانە ئەمە ناوی یاریزانەکانی تیپی 12 بی سەرپۆشە بۆ یاری کۆتاییەم پاڵەوانێتیە بەرامبەر بە شیم پۆشەکانی 12 ئەی
یاری بەردەوامە بەڕێزان فاوڵ بۆ هاوڕێکانی کاکە باڵێن یاسینی گۆڵپارێز کە لە گەیمی یەکەمدا وەکو یاریزان یاریی باشی کرد بەڵام دواتر شوێن و مەکان و مەرکەزەکەی لەگەڵ محەممەد نووری گۆڵپارێز گۆڕیەوە لە ناوەڕاست یاریگا تۆپ دێتەوە لای یاریسان محەممەد نووری بە تۆپەوە تۆپ دەڕواتەوە لای یاریسان عەبدولباری بەڵام ناوبشوانی بەڕێز ناوبشوانی یاریەکە دەڵێ فاوڵ بۆ یاریزانەکانی تیپی تۆپی پێی 12 محەممەد نووری ئۆڵڵا لەو تۆپە بێستۆپە تۆپێکی ناوەزە و نایاب تۆپێک دوور لە چاوەڕوانی تۆپێک دوور لە پێشبینی و الله نایابە محەممەد نووری جەنگاوەرە بە ڕوحیەتە فیداییە ئافەرم بۆ یاریزان محەممەد نووری کە هەم لە نێو تۆڕی گۆڵەکەیدا گۆڵپارێزێکی پاڵەوان هەم وەکو یاریکردن وەکو تۆپ بردن وەکو تۆپ لێدان وەکو تۆپ گەڕانەوە بە لە محەممەد نووری ئافەرم بۆ یاریزانی ژمارەتە یاریزان محەممەد نووری شێرەکەی کلێڤەر تۆپ بۆ دەرەوە یاریگاکە وەڵدانی لە بۆ یاریزانەکانی تیپی تۆپی پێی 12 جارێکتر بە ناوی خۆمەوە بە خێراتنی تەواوی ئەو جمهورە بەڕێزە دەکەم ئەو هاندەرە خۆشەویستە ئەو قوتابی ئازیز و سەرکەوتوانە دەکەم بۆ یاری کۆتایی ئەم پاڵەوانێتیا بەخێر بێن یاخوا بەخێر بێن ئینشاءالله بە هیوای سەرکەوتن ئینشاءالله بە هیوای درەوشانەوە ئینشاءالله بە هیوای ئەوەی کە داهاتوێکی کەش چاوەڕێەوە بکا و هیوای سەرکەوتن بۆ ئەوەی بەڕێز تۆپ لە ناوەڕاست یاریگا و ئالەند دەگرێتەوە ژێر دەسەڵاتی یاریزان ئالەند ئەرسەلان ژمارە 5 و بەرامبەر یاریزان شکار سەروان شکار ناوبشوانی یاریەکە دەڵێ فاوڵ بۆ هاوڕێکانی شکار سەروان یاریزان هەڵمەت عارەب دێتە ناو یاریگاوە لە شوێنی یاریزانی ژمارە 14 یاریزان شاهێز سەروان شاهێز یاریگا چۆڵەکە لە شوێنی ئەو هەڵمەت فوتبۆڵەکە هەڵمەت جموجۆڵەکە هەڵمەت شەڕی کۆڵەکە کارتی زرد بەرەو ڕووی یاریزانەکەی 12 یاریزان سەروەر محەممەد بەڵە بەڕێزان و خۆشەویستانم یاریەکە بەردەوامە بە ناوی هەمووانەوە بە خێراتنی بەڕێز مامۆستا ئەحمەد هەڵمەت دەکەین مامۆستا ئەحمەد هەڵمەت یاریدەدەری ئامادەی کلێڤەر بەخێر بێن بۆ مەڕاسیمی یاری کۆتایی ئەم پاڵەوانێتیا سەرجەم مامۆستایانی ئامادەیەکەمان سەرجەم مامۆستایانی قوتابخانەکانی کلێڤەر بەبێ جیاوازی هەمووتان بەخێر بێن بۆ یاری کۆتایی ئەم پاڵەوانێتیا هەڵبەت دیسان دێڵێمەوە کلێڤەر پێشانگە سەرماشقا بەبوونی ئێوە کلێڤەر سەربەرزە بەبوونی ئێوە کلێڤەر هەمیشە سەرمەشق و سەرتۆپی قوتابخانەکانی شاری هەولێری پایتەختی کوردستان دەبێ بەهۆی ئێوە کلێڤەر مێژوو دەنووسێتەوە فاوڵی ڕاستەوخۆ بۆ یاریزانەکانی 12 تۆپێک محەممەد نووری بەڵام محەممەد نووری زۆر دووری لە تۆڕی گۆڵەوە تۆپی ئەم جارەی تەواو پێچەوانەی تۆپە ئاڵتوونیەکەی 4 خولەک پێش ێستا بوو لە سەروەرەوە تۆپێک لەوەرەوە هەڵمەت دەرەوە یاریگە وەڵدانی لە ئاوت بۆ یاریزانەکانی 12 زەردەکان قەڵای زەردی یاریگا بەرامبەر بە قەڵای شین هەردوو لە ئامادەن پەردە لەسەر گۆڵی سێم لادەن هەردوو لە ئامادەن بربەستی بێ گۆڵی لە گەیمی دووەمدا لادەن هەردوو لە ئامادەن ئەمڕۆ یەکتر ڕادەن ئۆ ناوبشوانی بەڕێز ئاماژە بە فاوڵ وە کارتی زەردەکا لەسەر گۆڵپارێز محەممەد عەبدوستار گۆڵپارێزی بە توانای 12 محەممەد عەبدوستار کارتی زەردی یەکەمی گەیمی دووەمی بەرەوڕوو بەرز دەکرێتەوە بەڵە بەڕێزان و خۆشەویستانم یاریەکە بەردەوامە یاری کۆتایی خولی تۆپی پێ ئامادەی کلێڤەری ناحکومی لە شاری هەولێر لە گەڕەکی فەرمانبەرانی ئەم شارە جوان و ئەم پایتەختە مێژوویە بەردەوامە ئێوارێکی جوان لە نێوان دوو لە پۆلە بە تواناکانی ئامادەیەکە 12 و 12 گۆڵێک بەرامبەر گۆڵێک لە محەممەد ستارەوە ئێستا تۆپێک یاریزانی بەرگریکارەوە لە شکارەوە هەڵمەت تۆپ بۆ دەرەوە یاریگا وەڵدانی لە مامۆستا مێدڵی ئاوت یاریەکی جوان لە بەرچاوت کەرنەڤاڵی یاری کۆتایی شاد بەرەوە ئەلەند بەڵام نەخێر هاتەوە لای 4 سەرهەنگ پاشای جەنگ تۆپ بەرەو یاریزانی ژمارەنەوە یاریزان شکار سەروان گەڕایەوە ژێر دەسەڵاتی یاریزان سەرهەنگ لە هەموو شوێنێکی یاریگا بەرەو هەڵمەت محەممەد نووری بەرامبەری نەو ڕۆزوان ڕۆز یەس ڕۆزوان لە ناوەڕاستی یاریگاوە
تۆپێک لە ڕەزوانەوە بەرەو باڵی چەپی یاریگا ئەلەند یاڵا ئەلەند بەرەو ڕەزوان تەکتیکێکی جوان ڕەزوان بۆ پێش ڕەزوان تۆپێک بەڵام ئافەرم بۆ بەڵێن یاسینی گۆڵپارێز لە بەڵێنەوە بەڵێن تۆپێک بەڵێن پاسێک بەڵێن پێک بەڵێن جێک بەڵێن ڕێک بۆ تۆماری گۆڵی دووەم و برنەوە شاد حاجی شاد پاسێک شوتێک بوو بۆ پاسێکی باش لە بەرگریەوە یاریزانی ژمارە 5 قوڕانی 12 ئەی سەروەر هەوڵێک گەڕایەوە شێر دەسەڵاتی گۆڵپارێز بەڵام بەرگریکاری تیپەکە سەرنگ عەبدوڕەحمان تۆپی درستەوە دەستخۆش ئافەرم بۆ هەردوو پۆلەکەکە گێمی دووەم بە ڕۆحێتێکی بەرزتر بە بەراورد بە گێمی یەکەم هاتوونەتە یاریگاوە ژمارە 7 یاریزان سەروەر محەممەد بۆ ناو یاریگا لە شوێنی یاریزانی ژمارە 8 لەوەند زانە لە 12 بی یاریگا یان بمورن یاریزان ڕەوەند ئەرکان تۆ بە ڕاستەی خانەی گۆڵ هەوڵێک گەڕای وەلای یاریزانەکانی 12 ژمارە 10 محەممەد نووری تۆپێک محەممەد نووری دەڕوا محەممەد و تۆپەکە دەگەڕێتەوە لای سەروەر محەممەد سەروەر کە لە شوێنی یاریزان لەوەن تاتە ناو یاریگا ناو بژوان مامۆستاومێت ئاماشە بە لێدانی فاوڵ دەکا گەمی دووەم تا ئێستا لە دوای تێپەڕبوونی تقریبەن 9 خولەک 0 بەرامبەر 0 ئەنجامێکی سپی لە نێوان تیپی زەرد و تیپی شین گۆڵێک ناو نیشانی گێمی یەکەم بوو ئەم گێمە بزانین چۆن و بەکام شێوە یاریەکە دەڕواتە ڕێوە گۆڵی داهاتوو زەرد دەبێ یان گۆڵی داهاتوو شین دەبێ عەبدولباری باری تۆپێک بەرەو نۆ ڕەزوان لە چەپی یاریگاوە ڕەزوان بۆ دەرەوە یاریگا کەوڵدانینە ئاوت بۆ زەرد 12 بی شاد حاجی بەرەو هەڵمەت عارەف ناو بژوان دەڵێ فاوڵ لەسەر یاریزان کاپتن هەڵمەت وە کارتی زەرد بەرەو یاریزانی بەرگ زەرد یاریزان هەڵمەت عارەف کە هەڵمەت لە پاڵەوانێتیەکەدا توانی گۆڵێک تۆمارکە بەرامبەر بە 12 بی لە یەکەم یاری ئەم پاڵەوانێتیە کامە سێمین یاری 12 بیە لە خولی تۆپی پێی ئامادەی کلێڤەری ناحوکمی ڕاست یاریگا تۆپ لای یاریزانەکانی یاری با ڕاستەی خانەی گۆڵ و دەرەوە یاریگا ئاوت بۆی هەڵدانی لا بۆ تیمەشینەکەی یاریگا گۆڕانکاری پێم وابێ لە 12 بی شاهێز دێتەوە ناو یاریگا یاریزان شاهێز سەروان لە شوێنی یاریزان سەروەر محەممەد دێتەوە ناو یاریگاکە گۆڕانکاریەکان لە هەردوو پۆلەوە بەردەوامن ناوە بەوەی ماندووبوونەوە گۆڕانکاری بە تیپەکان گۆڕانکاری لە تیپەکان ئەنجام دەدرێت یاریزانەکان بۆ پشودان و چان و کەمێک حەسانەوە و نوێبوونەوە دەچنە دەرەوە یاریگا و گۆڕانکاریان پێ دەکەی هەڵمەت بەرامبەر خانەی گۆڵ دەگەڕێتەوە لای یاریزان سەروەر ناوە ڕاستی یاریگا ژمارە 7 مەهیار گۆڵی دووەم بۆ یاریزان مەهیار ئافەرم بۆ مەهیاری سەرکەش پاڵەوانانە ڕووی بەرەو پێش زانین ئەرێ لە فار چی دەگوزەرێ فار بە گۆڵەکە دەڵێ گۆڵێکی حەڵاو یان دەڵێ گۆڵێکی بەتاو محەممەد ڕزگار لە ژووری فارە ناو بژوانی ژووری فار زانین گۆڵەکە لە ئیشاعە دەدەین زانی کەسریەک شتانێک خەلەلێک لە گۆڵەکەدا هەیە گۆڵ لە ڕێچکە و ڕێسای قانون لای داوە گۆڵەکە چوتە سەر خۆڵ یان بەسەر قیرتاوی ڕێسای تۆپی پێدا گۆڵێکی حەڵاڵ گۆڵێکی قانونی گۆڵێکی دروست گۆڵێکی گۆڵێکی ئاسایی بۆ یاریزان مەهیار فاخر ژمارە 7 ئەو یاریزانی تقریباً 10 متر ڕێگای بڕی و گەیشتە گۆڵ لە دووری و 10 متر لە گۆڵەوە بە تۆپەوە ڕۆی بەرەو گۆڵ و تۆپەکەی خزاندا نێوخانەی گۆڵەوە کەواتە گۆڵی یەکەمی گێمی دووەم ئەنجامەکە بوو بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک و نیمچە ڕیمۆنتادا 2 بەرامبەر 1 ئەلەند دێتەوە ناو یاریگا لە شوێنی یاریزان هەڵمەت عارەف یاریزان ئەلەند ئەرسەلان ماڵدینیەکەی 12 بی دێتەوە ناو یاریگا بۆ پاراستنی تۆڕی گۆڵی پۆلەکەی لە تۆپی زیاتر لە گۆڵی زیاتر ئەلەند دێتە ناو یاریگاوە هەڵدانی ناو تۆ بەرەو ڕەزوانە لێش ڕەزوان عەبدولباری باری بەرامبەر بە
یاریزان شکار سەروان شکار و عەبدولباری شکار و عەبدولباری لە سەنگەرن بەرامبەرن مامۆستا ئومێدی ناوبژیوانی نێوانیان دەڵێ فاوڵ دیسانەوە هەر فاوڵ ئەم جارە کارتی زەرد بەرەو ڕووی یاریزانی ژمارە 11 یاریزان لێهات مەسعود چاپی یاریگا بۆ یاریزان سەروەر محەممەد گۆڕینی تۆپ و گەڕانەوەی تۆپ بەرەو ڕۆزوان و دەرەوە یاریگا ئاوت بۆ یاریزانانی تیپی تۆپی پێی 12 بی شاهێز بۆ سەر تۆپ یاڵا شێرە کوڕانی کلێڤەر 12 بی لە چاوەڕوانی گۆڵی دۆم و گەڕانەوەیە لە چاوەڕوانی گۆڵی ژیانەوەیە لە چاوەڕوانی گۆڵی ئێستانەوەیە تۆپ دێتەوە لای یاریزان عەبدولباری باری بەڵام تۆپی عەبدولباری چۆ دەرەوەی گۆڕەپانەکە و بوو بە ماڵی گۆڵ بۆ تیپی 12 پاڵەوان بەڵێن یاسین یاڵە بەڵێن تۆپێک لە بەڵێنەوە بەڵێن بە لە گۆڵ بەرەو گۆڵ لە گۆڵچی بەرەو گۆڵچی ئای بەڵێن ئەگەر گۆڵ وایە دەبوو بە یەکێک لە جوانترین و جیاوازترین گۆڵەکانی خولی تۆپی پێی ئامادەی کلێڤەری ناحوکمی لەناو ڕاست یاریگا تۆپ لای یاریزانەکانی تیپی 12 بی ڕۆزوان هات ڕۆزوان دێ تۆپ بەردەست دەکەوێت فاوڵ تۆپەکە بەردەست دەکەوێت و لێدانی فاوڵ بۆ یاریزانەکانی 12 بی بە خێرایی باڕاستەی و عەبدولباری بۆ جاری سێم شاهێز بەرامبەر خانەی گۆڵ دیسانەوە سوپاس بۆ سافی ڕاگەاندنی کلێڤەر دەستخۆش بۆ هەر یەک لە بەڕێزان کاکە بەندیل کاکە محەممەد ڕزگار و هەموو ئەو بەڕێزانەی کە لێرن لە کلێڤەر وێنەکانی ئەمڕۆ دەبنە ئەرشیف دەبنە مێژوو ئەمڕۆ بە شێوەیەکی جوان بە کۆڵەتێکی بەرز تەواوی یاریەکە تەسویر دەکرێت ڤیدیۆ دەژیرێت دەکرێتە ئەرشیف و دەبێتە بەشێک لە سەروەری و شاکارەکانی کلێڤەر وێنەکانی ئەمڕۆی کلێڤەر وێنەکانی ئەمڕۆی یاریگای بچووکراوەی کلێڤەر بۆ مێژوو دەمێنێتەوە لە زوومی کامێرای کامێرەمانەکانەوە دەبن بە ئەرشیف دەبن بە مێژوو بن و تۆ ئەمڕۆ لە تەمەنی 18 ساڵ و 19 ساڵین یان لە تەمەنی 35 و 40 و زیاترین پاش ساڵانێکی تر تەماشای وێنەکان دەکەینەوە تەماشای ئەرشیفەکان دەکەینەوە و دەڵێن ئای تەمەن ئەوە دەی دوی ساڵی 2026 بوو ئەوە زستانی ساڵی 2026 بۆ وێنانە ئەو دیمەنانە ئەو ڤیدیۆیانە ئەوە یاری کۆتای کلێڤەر بوو تۆ باڕاستەی خانەی گۆڵ ناو بشوانی بەڕێز مامۆستا ئومێد ئاماژە بە لێدانی فاوڵ دەکا بەڵێ هەمومان 2 ساڵێک 10 ساڵێک 20 ساڵێک 30 ساڵێک ئای تەمەنێک لە ناخەوە قەرزارین لە ناوەڕاست یاریگا تۆپ دەڕواتەوە لای لێهات ڕۆی لێهات تۆپێک بەڵام بۆ دەرەوە یاریگات لێدانی گۆشە بۆ یاریزانەکانی تیپی 12 بی یان 12 ببورن باڕاستەی یاریزان محەممەد نووری ڕێک لە سەنتەری یاریگاکەوە تۆپ دەڕواتەوە لای یاریزان ڕەزوان تۆپێک باڕاستەی یاریزان عەبدولباری بەڵام بۆ دەرەوە یاریگاکە هەڵدانی لا بۆ یاریزانەکانی تیپی تۆپی پێی 12 بۆ پۆلە پاڵەوانەکەی تا ئێستای کلێڤەر تا ئێستاوە پاڵەوانی یەکەمی کلێڤەر 12 تیپەشینەکەی یاریگات بە جیاوازی گۆڵێک و بەنجامی 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک پاڵەوانی دەستم تۆپێک بەڵام ئەفەرم بۆ دەڵێن یاسین لە چەپی یاریگاوە تۆپێک باڕاستەی خانەی گۆڵ هیچ لە دەست نەما بۆ خاچ بەڵێنی گۆڵ پارێز ئازار بەدەستی گەیشت سلامەتی ئینشاءالله تۆ بڕواتەوە ناوەڕاستی یاریگا ناوبژان دەڵێ فاوڵ بەرەو کۆتاییەکانی کاتی یاسای یاریەکە دەڵێن بەڕێزان بە یادەوەری ریمۆنتادا مێژوویەکەی ڕیال مەدرید بەرامبەر مانسیتی و گۆڵەکەی ڕۆدریگۆ بەرامبەر مانسیتی دەڵێنەوە 6 خولەک لە بەردەمدا ماوە دەسا خودا چی ڕوودەدا لەم خولەکانە بەتواوە تۆپێک لە تیبۆ کۆرتواوە لە بەرگری و هێڵی تواوە باڵی چەپی یاریگا ڤینیسۆس جۆنیۆر دڵم دەڵێ ڕیال دێتەوە گرم زرم ڕۆدریگۆ لە تۆڕیدا لە چەپی یاریگا 12 بی بە یادەوەری ریمۆنتاداکەی ڕیال دەیانەوە بگەڕێنەوە ناو بشوان مامۆستا ئومێد دەڵێ فاوڵ بۆ 12 لێدانی فاوڵی ڕاستەوخۆ بۆ پاڵەوانەکانی کلێڤەر لێات یاریزانی بەتوانای یاریزان لێات لەسەر تۆپە
تۆپێک لە دوازدەی ئەیەوە با ڕاستەی تۆڕی گۆڵی گۆڵپارێز محەممەد ستار جارێک تۆ یاریزان ڕزوان هێرش ڕزوان بەرەو سەرنگ ژمارە 5 ئەلەند یان یاریزان بەیار ببورن یاریزان بەیار شوان لە چەپ یاریگا تۆپێک ئێستا عەبدولباڵ گۆڵی دووەم وکەڕانەوە گۆڵی دووەم بۆ دوازدەی بی ئافەرم بۆ عەبدولباری عەبدولباری زانە دووەم گۆڵ ئەو یاریزانە بە زنجیریش بیبەستیەوە گۆڵی خۆی هەردەکا عەبدولباری زانە سەرڕایەوەی کە یاریزانانی دوازدەیەی زۆر بەچڕی چواردەوری ئەو یاریزانیان کرد یاریزانەکەیان گەمارۆدا چون دڵنیا بوو لە توانایە و بەڵام عەبدولباری زانە سەرفراز ئەگەر کەلەپچەشی بکەی بە زنجیریش کۆت و بەندی بکەی گۆڵی خۆی هەردەکا و گۆڵی خۆی هەردەکا ئافەرم بۆ عەبدولباری زانە دوو بەرامبەر دوو ناونیشانی یارێکی قەشەنگ ناونیشانی یارێک هاوشەوەی چەند لە یاری کۆتای ئامادەی کلێڤەر دوو بەرامبەر دوو کەو بەرامبەر کەو دەخوێنێ ئەی بەرامبەر بی یەک لە یەک پاڵەوانتر یەک لە یەک بەڕۆحێتر دەستان خۆش بێ ئێوە بەڕاستی هەردووکتان بوونە پاڵەوانی ئەم یاریە گەر قەرار وا بێ بۆ یەک جار لە مێژوودا لە تۆپی پێ دووتی پێکەوە پاڵەوان بن ئەوە دەبێت ئێوە پێکەوە پاڵەوان بن بەڵام ئەوە یاری تۆپی پێیە شکست و سەرکەوتن لە ڕێیە هیوادارم لە کۆتاییدا هەر ئەنجامێ کاتە پێشێ هیچ کەسێک دڵی نەهێشێ هیچ لایەک دڵی نەهێشێ بەرەو لێدانەکانی یەکلاکەرەوە دەڕۆین یان گۆڵێک و گۆڵی یەکلاکردنەوە یان گۆڵێک و گۆڵی برنەوە یان بەرەو لێدانەکانی یەکلاکەرەوە هیوادارین وەک ساڵانەی ڕابردوو وەکو ساڵانی ڕابردوو هیوادارین وەکو مێژووی کلێڤەر جارێکتر و بۆ ئەم ساڵیش ئامادەی کلێڤەر پۆلێک لە قوتابیانی زۆر زیرەک پۆلێک لە قوتابیانی زۆر بەتوانە پۆلێک لە قوتابیانی خاون علم بنێرێتە کۆلێژە بەرزەکانی شارەکانی کوردستان ساڵانە پۆلێک لە قوتابیان لە کلێڤەرەوە بەرەو کۆلێژە بەرزەکان پزیشکی گشتی ئەندازیاری و کۆلێژە هەرە بەرزەکانی شارەکانی کوردستان و عێراق هەڵدانیدا بۆ یاریزانەکانی تیبی تۆبی پێی دوازدەی بی سەرنگ چۆ دەرەوە یاریگا لە شوێنی و یاریسان محەممەد نووری دێتە ناو یاریگاڵە ناوەڕاستی یاریگا ڕزوانی کاپتن تۆ بۆ دەرەوە یاریگا بەڵدانیدا ئاوت بۆ دوازدەیەی بەڕێزان کاتی یاسایی تەواو تەنها سێ خولەک بە زمانی قوتابخانە و خوێندن ئەوە دەوری دووەمی یاریەکەیە بەرەو دەوری دووەم هیوادارم کەس نەچێتە دەوری دووەم هەر بە دەوری یەکەم ناجیح من بەڵام ئەمڕۆ لە دەوری یەکەمی ئەم یاریە کەس نەیتوانێت یەکلای کاتەوە کەس نەیتوانێت بیباتەوە زانین بۆ بەشی کۆتایی یاریەکە بۆ ئەدیشناڵ تایم بۆ خولەکی ئیزافی کێ دەتوانێت لەم سێ خولەکە گرێوی سەرکەوتن بباتەوە ناس ناو بەرزکاتەوە تەنها سێ خولەک و بەس چێ دێ و دەبێتە فریاد ڕاس دوا سێ خولەک و بەس چێ دێ و دەبێتە فریاد ڕاس کام یاریزان و کام پاڵەوان و کام کەس پۆڵی بەدەستێنانی ناسناو تۆمار دەکا و ناسناوەکە دەباتەوە ڕزوان بەرەو عەبدولباری ئەستێرەی یاری ئێواری ئەمڕۆ تا ئێستا بە تۆماری دوو گۆڵ جارێکتر بە ناوی ئامادەی کلێڤەری ناحوکمیەوە بە خێراتنی تەواوی مامۆستانی بەڕێز دەکەین بە خێراتنی مامۆستانی وەرزش دەکەین بۆ یاری کۆتایی هەریەک لە بەڕێزان مامۆستا جەیلان مامۆستا دونیا بەخێر بێن سەرسەر و سەرچاومان بە ناوی ئامادەی کلێڤەری ناحوکمیەوە بەخێر بێن سەرچاو بۆ کۆڕی تۆپی پێ بەخێر بێن بۆ مەجلیسی یاری و یاریگا بەخێر بێن بۆ مەجلیسی گۆڵ و فوتبۆڵ ئێوارێکی جیاواز و دوور لە جدیاتی ناوپۆل و خوێندونی ئیمتیحانات و کویزات ئێوارێ ئەمڕۆ لە نێو جیهانە جوانەکەی تۆپی پێ هەمومان بەیەکەوە لەگەڵ دوازدەی ئەی و دوازدەی بی ڕۆحا و ڕۆح تێکەڵی سحری ساحەکە و سحری تۆپەکە بووین کامڕۆ تۆپ بە یەک دنیا نهێنیەوە با تەواوی گۆشەکانی یاریگا دێو دەڕوە بزانین بەر لەوەی کە ناو بژوان یاریەکە کۆتایی با کاتی یاریەکە بێنێ بەرەو کۆتاییەکانی تەمەنی ئەم یاریە یاریزان ڕزوان گۆڵ ڕیمۆنتادا گۆڵی سێم و پاڵەوانبوونی دوازدەی بی
تۆپی پێ دنیایەکی شۆکێنەرە تۆپی پێ دنیایەکی شۆکێنەرە تۆپی پێ دنیایەکی شێتکەرە بەڵێ ئەوە شێتێ لە تۆپی پێ بەڵێ ئەوە شۆکە لە تۆپی پێ دنیای سوپرایز و ڕیمۆنتادا 3 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ ئەوەی کە کەم کەس چاوەڕێی دەکرد دوازدەی بی ئەوەی ئەمچاندا دوازدەی بی ئەمڕۆ لە دەرگای مەحاڵیدا لە دەرگای بەدەستێنانی فایناڵیدا یاریەکە بە کۆتایی ناتۆ دوازدەی چۆن دانەبن تەماشای تیپی بەرامبەرتان کەن چۆن بە ڕۆحیەتی خۆنە چەماندن ڕووبەڕووی ئێوە بوونەوە ئێوەش دەبێت بە هەمان شێوە لەو خولەکانی کە لە کاتی یاریەکە ماوە هەوڵی تەواوی خۆتان بدەن هەرچەندە بەرەو کۆتاییەکانی تەمەنی یاریەکە دەڕۆین بەڵام بەر لەوەی ناو بژوان وەک ئیزرائیل ڕۆحی یاریەکە بچێشێ و کۆتایی بە تەمەنی یاریەکە بێنێ بزانین دواوە سێتی تۆپ چییە آخر هەناسە و گۆڵی یەکسانی گەڕێنەوە محەممەد نووری پاڵەوان و فرێد ڕاست بەر لەوەی کە ناو بژۆن فیکەی فەرمی لێ بدا و فوو بە فیکەکەیدا بکە ئەو فووی بە ئاگری یاریەکەدا کرد بەر لەوەی کە ناو بژوان فوو بە ئاگری یاریەکەدا بکە و ئاگر بکوشێنێتەوە ئەو بە فوویەک ئاگرەکەی گرتر کرد تیشتر کرد 3 بەرامبەر 3 و بەرەو لێدانەکانی یەکلاکەرەوە ئافەرم بۆ ئێوە بەڕاستی یارێکی جوان بەڕاستی یارێکی تایبەت بەڕاستی یاریەکە شایەنی ئەوەیەکە لە کاتی خۆت بگری و لە کاتی خۆت ببەخشی و بێت یاریەک دەبێتە یادەوەری و بیرەوەری لە هزر و هۆش و خەیاڵی ئێمەی ئامادەبووی یاریەکە ئەی دەستان خۆش بێ ئەی ئافرم بەڕاستی پاڵەوان بوون ئێوە ئەمڕۆ هەردووکتان یەک لێک پاڵەوانتر و چەنگاوەتر هاتنەوە ئەم جەنگەوە دەست خۆش وچانێکی کورد دواتر 3 لێدان یەکلاکەرەوە دەچینە لای لێدانەکان یەکلاکەرەوە لە خاڵیستا Look who we are the dreamers, we make it happen, guess we believe it. Look who we are the dreamers, we make it happen, cause we can see it. Here's to the ones that keep the passion, respect, oh yeah. Here's to the ones that can't imagine, respect, oh yeah. Gather round now, look at me. Respect and love the only way. If you wanna come with me. The door is open every day. This 1+2 rendezvous, all invited. This what we do, how we do. Look who we are the dreamers, we make it happen, guess we believe it. Look who we are the dreamers, we make it happen, cause we can see it. Here's to the ones that keep the passion, respect, oh yeah. Here's to the ones that can't imagine, respect, oh yeah. نحلم إنه يكون العالم أحلى ونعيش بحب ونتجمع ونخلي صوتنا يملى هالدنيا حب ونتكاتف نرفع وترفرف ونتعاون نصنع ونحقق وما نستسلم نتحدى ونتجاوز كل شدة ونغني بمودة. Look who we are the dreamers, we make it happen, guess we believe it.
بەڵە بەڕێزان دەچین لای کۆتابەشی ڕووداوەکانی ئەمڕۆ کۆتابەشی چیرۆکی ڕکابەری و ڕووداوەکانی ئەمڕۆ یاری کۆتایی خولی تۆپی پێی ئامادەی کلێڤەری ناحکمی جەنابی مامۆستا مەسعود ئێوە بەخێر بێن هەموو بەڕێزانی کە ئەمڕۆ لێرەن بەخێر بێن بۆ یاری کۆتایی خولی تۆپی پێی ئامادەی کلێڤەری ناحکمی دەچینە لای لێدانەکان یەکلاکەرەوە لە خاڵی سا سەرەتا زەرد بەرامبەر شین یاریزان شاهێز بەرامبەر محەممەد نووری شاهێز تۆپێک و گۆڵێک تۆپی یەکەم و گۆڵی یەکەم لە تۆڕی گۆڵی دوازدەی ئێوە شاهێز یەکایەک گۆڵی یەکەم بۆ یاریزان کاپتن شاهێز سەروان یاریزانی ژمارە چواردە توانی گۆڵی یەکەمی دوازدەی بی بە سەرکەوتووی تۆمارکە لە دوای ئەنجامدانی یارێکی شێتانە و کەرنەڤاڵێک فیستیڤاڵێک لە گۆڵ معرەزێک لە عەرزی گۆڵ 3-6 گۆڵ بەرەو لەدان یەکلاکرەوە گۆڵی یەکەم بۆ دوازدەی بی یاریزان محەممەد نووری بەرامبەر محەممەد ئەڵوستار محەممەد نووری بەرامبەر تۆڕی گۆڵ محەممەد نووری پاڵەوانەکەی یاری لە لەدانی یەکلاکەرەوە سەرکەوتوو نابێت پاڵەوانەکەی نێو یاری پاڵەوانەکەی نێو کۆڕەپان لە لێدانەکانی یەکلاکەرەوە سەرکەوتوو نابێ باوەڕکە محەممەد نووری ئەوە زۆر کار لە تۆپی پێدا ڕوودەدا ئەوەنەی کە لە نێو یاریدا پاڵەوانانە یاری دەکەن جەنگاوەرانە ڕکابەری دەکەن لە کاتی لێدانەکان یەکلاکەرەوە شانس یاوەریان نابێت چون بەڕاستی لێدانی یەکلاکەرەوە چەند فەن و خیبڕە و تەکتیک و هێزی ماسوولکەکانە دوو ئەوەندەش شانس و بەختە بەخت یاوەری محەممەد نووری نابێ بارحاڵ شین لە 1-0 زەر لە 1-1 سەروەر بەرامبەر خانەی گۆڵ سەروەر بۆ تۆ گۆڵی دووەم بۆ سەروەر گۆڵی دووەمی دوازدەی بی سەروەر محەممەد یاریزانی ژمارە 7 گۆڵی دووەم لە تۆڕی گۆڵی محەممەد نووریەوە دووەمین لێدانی یەکلاکەرەوە لە دوازدەی ئێوە لێهات مەسعود گۆڵ بێ گۆڵی گەڕانەوەی ئومێدا گۆڵ نەبێ پاڵەوانبوونی دوازدەی والله لە لێهادا فەرم گۆڵی یەکەم بۆ یاریزانەکانی دوازدەی ئەی لە دووەم لێداندا سێمی لێدانی یەکلاکەرەوە گۆڵ بێ گۆڵی پاڵەوانبوونی دوازدەی بیە هەموو چاوەکان لەسەر عەبدولبارین ئەو پیاوەی کە لە نێو یاریەکەدا توانی دوو گۆڵ تۆمارکە یاریزانی ژمارەدا یاریزانە پاڵەوانەکەی دوازدەی بی لیۆ مێسیەکەی دوازدەی بی بەرامبەر بە گۆڵی ناسناو یاڵا شاپیا و دوو شاپیا و بەرامبەر یەکتر هەموو محەممەد نووری کە بەڕاستی لە نێو یاری هەموو شتێکی کرد هەم عەبدولباری کە بەڕاستی لە نێو یاری تەواو حەقی تۆپیدا دوو شاپیاوەکەی یاری بەرامبەر یەکتر دوو شاپیا و بەرامبەر یەکتر عەبدولباری الله لە محەممەد نووری پاڵەوانە محەممەد نووری بەڕاستی پاڵەوان و خاوەن ڕۆحیەت پاڵەوان و خاوەن ومێت ئەو پیاوەی کە تا ئاخر هەناسە خۆی بە حەبلی ومێت شۆڕ دەکاتەوە و دەستبەرداری حەبلی هیوا نابێ گەڕانەوە کە تەواوە ئافرم بۆ محەممەد نووری پاڵەوان تۆپی عەبدولباری گەڕاندەوە یەک بەرامبەر یەک ڕەوەند بەرامبەر خانەی گۆڵ ڕەوەند و گۆڵی سێەم لە چوارەم لێداندا ژمارە 8 تیپی شین ڕەوەند ئەرکان ئەرکەکەی بە سەرکەوتووی جێبەجێ کرد گۆڵ بێ گۆڵی گەڕانەوەیە ئەلەن بەرامبەر خانەی گۆڵ لە بەرامبەردا محەممەد نووری چاوی لەوەیە کە بۆ ئاخر جار وەک پاڵەوان خۆی نیشانی هەموواندا ئەلەن بەرامبەر محەممەد نووری ئەلۆن ئافرم لێدانێک بەو پەڕی سیقەوە لێدانێک بەو پەڕی تەرکیزەوە لێدانێک لە قوڵترین قوڵایی هونەر و بەهرە و ئومێد و سیقە بەخۆبوون ئافرم بۆ ئەلەند تۆپێکی تر ژەنیار و پێنجەمی لێدانی دوازدەی ئەی ژەنیار بەرامبەر بە تۆڕی گۆڵی دوازدەی بی ژەنیار و گۆڵی چوارەم لە پێنجەم لێداندا ئافرم بۆ ژەنیار کە زۆر پاڵەوانانە زۆر بەسیقەوە هاتە سەر تۆپ و توانی چوارەمین گۆڵ کۆمارک یاڵڵا یاریزانێک لە دوازدەی بی کام یاریزان دێتە سەر تۆپ یاریزان شاد حاجی و تۆپی پێنجەم بەرامبەر محەممەد نووری شاد بەرامبەر محەممەد یاڵا شاد مەترسە شاد و گۆڵی چوارەم
بەرامبەر تۆڕی گۆڵی محەممەد نووری دوایین جێبەجێکار گۆڵ پارێزەکان دەبێ و تەبدیل گۆڵچی واگەر بێت و یاریەکە هەر ئاوا بێ یاریزانی یەدەک تۆپ لێ نەنادا بە پێی قانون جا نازەمان مامۆستا دەڵێکی دێتەوە سەرە و یاریزانەی کە سەرەتا یەکەم تۆپی ئاڕاستە کرد لێدانی یەکلاکەرەوەی شەشەم بۆ 12 شەشەمی لێدانی یەکلاکەرەوە بۆ یاریزانەکانی تیپی تۆپی پێی 12 شکار سەروان شکار سەروان برای شاهێز دوو جمکانەکەی کلێڤەر شکار سەروان بەرامبەر خانەی گۆڵ شکار ئافەرم بۆ شکار ئافەرم بۆ شکار گۆڵی پێنجەم لە شەشەم لێداندا شکار و هاوڕێکانی لە 6-5 پێنجەمین گۆڵ لە شەشەم لێدان بۆ تیپی تۆپی پێی 12 بی کام یاریزان ماوە چێ ئێستا سرێ و یاریزانانێک کە خۆیان لە لێدانەکانی یەکلاکەرەوە شاردۆتەوە ئەوە بە پاڵ دەینێرن پەنارتی بە پاڵ چۆن جێبەجێ دەکرێ برا لێدانی یەکلاکەرەوەی شەشەم گۆڵ پارێز دێتە سەر تۆپ محەممەد ئەبوستاری گۆڵ پارێز ئەڵڵا ئافەرم محەممەد عەبدولستار و گۆڵی پێنجەم لە شەشەم لێداندا دێتەوە سرێ و یاریزانەی کە سەرەتا و یەکەم تۆپی لێدا یاریزان محەممەد نووری یان بەڵێن دێتە سەر تۆپ بۆ جێبەجێکردنی لێدانێکتر بەرامبەر بە خانەی گۆڵ و لێدانێک تۆپ بەرد ڕاڵەی گۆڵ دەکەوێت دەگەڕێتەوە پیرۆزە لە پاڵەوانەکانی پاڵەوانێتەکە پیرۆزە لە 12 بیکە بە لێدانەکانی یەکلاکەرەوە توانیان ببنە پاڵەوانی خولی تۆپی پێ ئامادەی کلێڤەری ناحمی و بەختێکی باشتر بۆ تیپی تۆپی پێی 12 کە لە کۆتا خولەکەکاندا توانیان ڕیمۆنتادا بکەن بەڵام شانسی یاوەریان نەبوو پیرۆزە هەردووکتان هەر پاڵەوان بوو دەستان خۆش بێت لە نێو یاری بەڕاستی یاریشی پاڵەوانتان کرد هەر بژین دەستان خۆش بێت دیسانەوە سپاس بۆ بەڕێز مامۆستا ئومێدی ناوبژوان کەم ڕۆماندوو بوو سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕێبوار شێخان پەرشتاری قوتابخانەکانی کلێڤەر بەڕێز مامۆستا فەیسەڵ ڤاهری یاریدەدەری ئامادەی کلێڤەری ناحمی بەڕێز مامۆستا هیواد جەعفەر بەڕێوەبەری بنەڕەتی کلێڤەر بەڕێز مامۆستا ڕەفعەت زاهیری یاریدەدەری بنەڕەتی کلێڤەر مامۆستا شێرزاد محەممەدی بەڕێوەبەری ئامادەی کلێڤەر دەستی لایەکان خۆش بێت سەن و سپاس بۆ کاکە ئارام مامۆستا سابری بەڕێز هەموو بەڕێزانی کلێرن کاکە ئەنەس دەست خۆش بۆ ئێوە کە لەگەڵ ماماندوو بوون هەر بژین بمێنن بەخێر بەڕێزان دەچینە لای مەراسیمی دابەشکردنی خەڵاتەکانی یاری کۆتایی پاڵەوانێتەکە و مەراسیمێکی جوانی دابەشکردنی خەڵاتەکانی ئەم پاڵەوانێتیە ڕێک دەخێت بمێنن بەخێر السلام علیکم ورحمة الله تعالى وبركاته شردێنە دەهر بەناوی پیرۆزی تۆپ لەژێر پێیاندانە دەگەری هۆنیر هەردەن وێ لە چاڵێ هەمووەندا کولێڤرا ناوی پێروزێ هێزی لاویمان دلێکمان دەکەوێتە یەک بە ئومێد و هەیوە گۆڵان دەهەژێنین غەتت ناکەوین بۆ خەوتن سەرکەوتن دەخوێنین گرت و پڕ لە بڕوە و هێز بۆ هەموو لای هەک دەستان کردێ قەسە نەمونەی ڕۆشت و ڕێز لە یاریگای سوزدا و هەکستەرەگەشن ڕۆشن لە هاویندا کولێڤرا ناوی پێروزێ هێزی لاویمان دلێکمان دەکەوێتە یەک بە هومێد و هیوە گۆڵان دەهەژێنین قەتنۆکەوین بۆ خەوتن سەرکەوتن دەخوێنین بۆ بۆرەدنەوە هیجۆ مەحمەویان دڵخۆشن دەگینجەی هەک لەسەر بهورەتر لە خێش دەڵێنین بەدەنگی باڵندە کلێڤەر هەمیشە لەسەر قۆناغەکە کولێڤرا
Look who we are the dreamers. We make it happen, 'cause we can see it. Here's to the one that keep the passion, respect, oh yeah. Here's to the one that can imagine, respect, oh yeah. Gather round now, look at me. Respect and love the only way. If you wanna come with me. The door is open every day. This 1 + 2 rendezvous, all invited. This what we do, how we do. Look who we are the dreamers. We make it happen, guess we believe it. Look who we are the dreamers. We make it happen, 'cause we can see it. Here's to the one that keep the passion, respect, oh yeah. Here's to the one that can imagine, respect, oh yeah. نحلم إنه يكون العالم أحلى ونعيش بحب ونتجمع ونخلي صوتنا يملى هالدنيا حب ونتكاتف نرفع وترفرف ونتعاون نصنع ونحقق وما نستسلم نتحدى ونتجاوز كل شدة ونغني بمودة. Look who we are. We are the dreamers. We make it happen, guess we believe it. Look who we are the dreamers. We make it happen, 'cause we can see it. Here's to the one that keep the passion, respect, oh yeah. Here's to the one that can imagine, respect, oh yeah. We are the dreamers. We make it happen, guess we believe it. Look who we are the dreamers. We make it happen, guess we believe it. Look who we are the dreamers. We make it happen, 'cause we can see it. Here's to the one that keep the passion, respect, oh yeah. Here's to the one that can imagine, respect, oh yeah. Gather round now, look at me. Respect and love the only way. If you wanna come with me. The door is open every day. This 1 + 2 rendezvous, all invited. This what we do, how we do. Look who we are the dreamers.
we make it happen. Guess we believe it. Look who we are the dreamers. We make it happen, cause we can see it. Here's to the one that keep the passion, respect. Oh yeah. Here's to the one that can imagine, respect. Oh yeah. نحلم إنه يكون العالم أحلى ونعيش بحب ونتجمع ونخلي صوتنا يملى هالدنيا حب ونتكاتف نرفع وترفرف ونتعاون نصنع ونحقق وما نستسلم نتحدى ونتجاوز كل شدة ونغني بمودة. Look who we are. We are the dreamers. We make it happen. Guess we believe it. Look who we are. We are the dreamers. We make it happen, cause we can see it. Here's to the one that keep the passion, respect. Oh yeah. Here's to the one that can imagine, respect. Oh yeah. Flavor هميشة بيشندا